بسم الله الرحمن الرحیم. ئەمڕۆ دیارێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی وەکو مەڵبەندی هەشتی سۆران خۆ بە خۆشحاڵە زانین کە لەگەڵ برای بەڕێز و خۆشەویستمان کاک سەید ئەحمەد چوین بۆ بەخێراتنەوەی بەڕاستی ئازادکردنی برای بەڕێزمان هەر هەموو خەڵکی کوردستانی دڵخۆش کرد و خوازیارین ئەوانەی کە ماویشن ئاوا بە ساغ و سەلیمی بێنەوە ناو ماڵ و منداڵی خۆیان و دوایی مصیبەتی ئەو میلەتەمان بێتن و خوازیارین هاتنەوەی برای بەڕێز و خۆشەویستمان فاتیحەی خێر بێتن و کۆتایی بە هەموو ئەو مەینەت و مەعاناتەی بێنێتن کە میلەتی کورد تووشی بووە و خوازیاریشین برای بەڕێزمان هەم لە جەستەیدا ساغ و سەلیمە و ئیشاڵڵا ئەوانەی ماویشن بە حەول و قووەتی خوای ساغ و سەلیمن و ئاوا بە ئازادی دەگەڕێنەوە ناو ماڵ و منداڵی خۆیان. وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی زۆر سوپاسی برادەرانی دژە تیرۆر دەکەین و دەستیان خۆش بێ و خوازیارین بەردەوام بن لەسەر ئیشە چاکانە بۆ ئازادکردنی ئەوانەی کە ماون و خوازیاریشین ئەو بەڵاو مصیبەتەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو بە ئازادکردنی برای بەڕێزمان کۆتایی پێبێت و وەزارێکی دیکە ئەو میلەتەمان ئەو ناخۆشی و نەهامەتیانە نەبینیتەوە. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای بەخشەی میهرەبان ئێمە وەکو مەڵبەندی هەشتی سوڵانی کۆمەڵی ئیسلامی بەناوی خۆم و سەرجەم ئەندام و کادیدانمان خۆشحاڵی خۆمان دەرئەبڕین بە هاتنەوەی برامان کاک سەید ئەحمەد کە گیرا بوو بەدیل لەلایەن هێزەکانی داعشەوە. ئەمە زۆر خۆشحاڵین، دەڤەرەکەیم ڕاستی خۆشحاڵ کردەوە هەموو ئەو کەسانێک کە هەستیان بەو هەواڵە کردە ناخی دڵیانەوە زۆر خۆشحاڵن. بۆم لێرە بەپیزانم کە سوپاسی سەرجەم هەموو ئەوانە بکەم کە دەستیان هەبووە لە ئازادکردنی کاک سەید ئەحمەد و دڵی خۆشکین و خوازیارین هیوادارین سەرجەم دیلەکانی تریش ئازاد بن بگەڕنەوە ماڵ و منداڵی خۆیان. دووبارە من سوپاسی هەموو لایەنەکەم کە هەوڵیان هەبووە بۆ ئازادکردنی ئەو برایەمان.